لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی تا دێت خراپتر دەبێت و گەشتوونەتە بنبەست. ئەو دوولایەنە کوردیە یەکدی تۆمەتبار دەکەن و هیچ هەنگاوێکیش بۆ گەیشتن بە ڕێکەوتن و سازان نانێن. بەرپرسێکی یەکێتی دەڵێت پارتی پشتیوانی کاندیدی عەرەب دەکات بۆ پۆستی پارێزگار و بربەست لە بەردەمپێکێنانی ئیدارەی کەرکووک دروست دەکات. ئەمی کە ئێستا پارتی ئیکە بەڕاستی عەرقەلە دروستەکە بۆ پێکهێنانی ئیدارەی کەرکووک و دەیەوێت دوای بخات. بەڵام لە هەمان کاتیشە کە ئەو 30 ڕۆژە دانراوە بۆ یەکلاکردنەوەی ئەو پۆستانە تەسەوڕەکەم نابێت لەوە تێپەڕێت و بەڕێز سوودانی بە ئاشکرا پیانی وتووە دەبێت لەم ماوەیە پۆستەکان یەکلا بێتەوە و حکوومەتی خۆجی کەرکووک پێک بهێنرێت لەبەرەوەی تەنها شاری کەرکووک ماوە و بوو کە دیالەش یەکلا بووتەوە. من پێم وایە کە ئەمە ناچێتە سەر وە لە بەرژەوەندی خەڵکیش نییە، لە بەرژین کورددا لە بەرژەوەندی خەڵکی کەرکووکە کە ئەو بۆشایی ئیداری هەیە کە ئێستا تەنانەت ینی ڕۆتینی ڕۆژانەش کەس نییە بەڕێوەبەرێ لە محافەزە. ئەمە بەڕاستی جێقبوڵ نییە و یەکێتی نیشتیمانی کوردستان جەختمان لەوە کردەوە کە پێویستە هەموو پێکهاتەکان و هەموو کوتلەکان بەشدار بن لەم حکوومەتە. پارتی و یەکێتی ئەگەرچی ئامادەن بۆ ڕێکەوتن لەگەڵ لایەنە عەرەب و تورکمانەکانی شارەکە کۆ ببنەوە، بەڵام تا ئێستا پێکەوە هەنگاو نانێن بۆی بتوانن لە بەرژەوەندی کورد خۆیان بگەنە ڕێکەوتن. بەرپرسێکی پارتی دەڵێت پارتی سوورە لەسەر بۆچوونی خۆی کە دانانی کەسێکی بێلایەنە بۆ ئەو پۆستە. پارتی لەگەڵەوەی هەموو لایەنەکان هەموو پێکاتەکان پارتی دروشمیەوە ینی ئیشی بۆەوە کردووە. ئەوە تۆ لێگەڕێ لە ئەعلامی چی بەداخەوە لایەنی یەکێتییان هەر لە شوێنێکی ترکە قسە لەسەرەوەکەن کە پارتی عەکسی تیجایە نەخێر. پارتی لەگەڵەوەی داکۆکی لەسەرەوەکە کە کوردیەکی ڕەسەنی شارەکە بێتە پارێزگاری کەرکووک بە توندیش لەسەرەوە مەوضوع عەکسی کردو. بە هیچ شێوەیە من دڵنیان دەکەم نەک پشتیوانی ناکرێت بەعکسەوە ئەو کاندید نییە تا ئێستا. ینی من نازانم لە کواتەوە، بەڵام پارتی مصڕە لەسەرەوەی کوردێکی بێلایەنی پاکی دڵسۆزی خەڵکی شارەکە پۆستی پارێزگار وەرگێ و لە هەموو کۆبنەوەکانی وایەتەوە ئێستش وە لە داهاتووش هەماڕێیە. ماوەی زیاتر لە 7 ساڵە کەرکووک بە دۆخێکی خراپی سیاسی و ئیداریدا تێدەپەڕێت، هەرچەندە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هاوڵاتیان دەنگیان بەو دوو حەزبەدا بە هیوای ئەوەی بتوانن دۆخەکە باشتر بکەن. بەڵام بە پێچەوانەوە ئێستا بە هۆکاری بەرژەوەندی حەزبی و شەڕی پۆستە ئیداریەکان کەرکووکیەکان بێ ئومێدن و پێیان وایە ئەو دوو حەزبە لە جێی ئومێدی ئەوان دانین و ناتوانن گۆڕانکاری بکەن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.